بيهێنە بەرچاوت وڵاتێک کە ژمارەی دانیشتوانی سنتەری شاری دۆک دوو ئەوەندەی تەواوی دانیشتوانی ئەو وڵاتە بێت کەچی لە مۆندیال مێژوو دەنووسێتەوە. ئەمەی باسی دەکەم خەیاڵ نییە، بەڵکو چیرۆکی دوورگەی کۆراساوە. کۆراساو وڵاتێکی دوورگەییە و دەکەوێتە باشووری دەریای کاریبی، تەنیا 65 کیلۆمەتر لە باکووری ڤەنزوێلاوە دوورە. ئەم وڵاتە ڕووبەرەکەی زۆر بچووکە، تەنیا 444 کیلۆمەتر دووجایە و دانیشتوانەکەشی 158,000 کەسە. ئەگەر سەردانی بکەیت گیرۆدەی کەناراوە شین و پاخکانی دەبیت. لەوێ شتێک نییە بە ناوی زستان. 4 فەسڵی ساڵ هاوینە و بارانیشی زۆر کەمە. لە ڕووی سیاسیەوە کۆراساو قوارەیەکی ئۆتۆنۆمیە و لە چوارچێوەی شانشینی هۆڵندادایە، واتە حکومەتەکەی خۆی بە تەواوی کاروباری ناوخۆیی وڵات بەڕێوە دەبات، بەڵام کە دێتە سەر سوپا و سیاسەتی دەرەوە ئەوەیان بەدەست هۆڵندایە. با بگەڕێنەوە سەر تۆپی پێ و ئەو جیاوازیەی لەگەڵ دهۆک هەیەی. وێڕای ئەوەی کە ژمارەی دانیشتوانی ناوشاری دهۆک دوو هێندەی کۆراساو و بگرە زیاتریشە، بەڵام ئەو دوورگەیە بچووکترین وڵاتە لە مێژوودا کە بگاتە مۆندیال. لەوێش نەوەستاوە، بەڵکو توانی خاڵێک بەدەست بهێنێت و گۆڵێکی مێژوویش لەو پاڵەوانە تێدا تۆمار بکات. بەڵام پرسیارەکە ئەوەیە کۆراساو چۆن توانی؟ ڕەنگە وەڵامەکەی لە هۆڵندا بێت. هۆڵندا سەرچاوەی سەرەکی پێشکەوتنی تۆپی کۆراساوە. هەزاران کۆراساوی لە هۆڵندا دەژین و هەر لەوێش پێگەشتوون. خاڵی وەرچەرخان لە ساڵی 2015 ڕوودەدات، کاتێک ئەستێرەی ناسراوی هۆڵندی پاتریک کلایڤێرت کە خۆی بەڕەسەڵک کۆراساویە بوو بە ڕاهێنەری وڵاتەکەی. کلایڤێرت زۆربەی یاریزانە پیشەگەرەکانی قایل کرد کە بگەڕنەوە و درێسی وڵاتی دایکیان بپۆشن. بەم شێوەیە بە پلانێکی ژیرانە و سوت وەرگرتن لە کوڕەکانی تاڕاوگە، وڵاتێک کە لە شارێکی هەرێمی کوردستان بچووکترە توانی ناوی خۆی لە گەورەترین شانۆی وەرزشی لە جیهاندا بنووسێتەوە.